حکوومەت جوابی زۆرینەی ئەو پرسیارانەی دایەوە ڕەنگە هەمووی نا بە مطلقی چونکە هەندێک جواب هەبوو خۆیانیان لێ دیبلۆماسیانە جوابیان نەدایە و خۆیانیان لێ بڵێن لێ دەرباس کرد بەڵام بە شێوەیەکی نسبی زۆرینەی هەر زۆری وەڵامەکان درانەوە اینجا بەدڵی پەرلەمانتار بوونیانە و بابەتێکی ترەیانی بەڵێ بێگومان ئێمە یاداشتەکەمان لە ڕۆژی چوارشەممەی پێشووەوە واژۆمان کردووە و گەیشتوەتە ئەنجومەنی وەزیران و بە گوێرەی پێڕی ناوخۆی پەرلەمانی کوردستانە بێ لە ماوەی 14 ڕۆژ ئەوان وەڵاممان بدەنەوە ئەو پرساندنە ئێمە چاوەڕێی ئەوانەکەین لە ڕاستیە دوای ئەوەی وەڵامی ئەوانمان پێگاتەوە پەیڕە و چیمان لەسەر دابنی ئەوە دەکەین ئەو مشکلانەی لەناو دەواازە سنووریەکان هەن لە مەسلەی قاچاقچێتی لە مەسلەی تەهریبی گومرگی لە مەسلەی بوونی ژمارەیەکی زۆر کۆمپانیای کەرتی تایبەتن لەوەی کە بڕێکی زۆری پارەی کە ئەو دەواازانە لە جیاتیەوەی بۆ حکوومەت و بۆ خەزیێنەی گشتی گەڕێتەوە بۆ با بڵین کۆمپانیەکانی کەرتی تایبەت لەوەی کە لە دەرەوەی ڕێکارە گومرگی و لە ڕێکارە قانونیەکان شت لە دەواازە سنووریەکانەوە دێ ملاحەزات و تێبینی زۆریانەیە چارەسەریشیان خستۆتە ڕوو و تەوسیاتیشان پێشکەش کردو و نردویانە بۆ حکوومەت ئێمە هەندێک وەڵاممان دوێنێ دەستکەوت هەندێک با بڵین هەندێک خطوە نراوە حکوومەت باسی کرد کە ئێمە ئەو خەتەواتانەمان هەیە بەڵام لە ڕاستیە جێی ئومێدێکی زۆر نییە بۆ چارەسەرکردنی کێشەکە دوو ئیدارەی و شەڕی ناوخۆ لەسەر دەواازە سنووریەکان دروست نابێ خۆی ئەو نەهات بۆ ژوورەوە دوایی زانین کە ئەو ینی حەز ناکەم زۆر لەسەر و بابەتە بڕۆم خۆزگە ئەو بەهاتاتە ژوورەوە و یەکەم دەبەش لە من بگیرایەوەکو سەرۆکی پەرلەمان ئەمە نەبووایە بەکەیس چونکە دانیشتەکە دانیشتێکی ئەمەندە گرنگ بوو حەزم نەکرد بە شتی لاوەکی و شتی ینی ئەوانە شتی زۆر لاوەکین تیا بکرێتە قەزیە بەڵام دواتر زانیم لەبەرەوە نییە بەتەنها لە ئێمە نەگیرێ لەبەرەوەی تەسەورێک هەبوو کە ڕەنگە بەریەککەوتنێک لە نێوان فراکسیۆنەکانی معارەزە و فراکسیۆنەکانی دەسەڵاتیش دروست بێ شەڕەدەبە لە بینی خۆیانە بکەن ینی ئاوایان بۆ من تەفسیر کرد